بەرهەمهێنەرانی فیلمی نو تایم تو دای لە کۆمەڵە فیلمی جەیمس بۆند چەند ڕۆژ پێشستا ڕایەنگەیان بڵاوبونەوەی جیهانی فیلمەکەیان کە بڕیار بوو مانگی چواربێ دواخراوە بۆ مانگیدا، نوشەستێکی دیکە بۆ هۆڵی سینەماکان کە هەوڵی ڕزگارکردنی خۆیان دەدەن لەو زیانانەی کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەرەوکی گرتوون. ئەکتەری بەناوبانگ دانیێل کرایگ بۆ جاری پێنجەم و بە وتەی خۆی وەک دواهەمین جاریش ڕۆڵی سەرەکی لە فیلمەکەدا دەگێڕێ. هەستم کرد پێویستم بە پشوویەکە و دواتریش پێویستم بە کاتە بۆ تەواوکردنی ئەو کارانەم کە بە ناتەواوی ماونەتەوە. فیلمی کات بۆ مردن نیە سەرەتا بڕیار بوو لەسەر شاشەی گەورە لەلایەن MGM و کۆمپانیای فیلمی کامکاس کۆرپس یۆنیڤێرساڵ پیکچرەوە لە مانگی چواری ساڵی ڕابردوو بڵاو بێتەوە، بەڵام دواتر دواخرا بۆ مانگی 11 ساڵی ڕابردوو و دواتریش بۆ مانگی چواری ئەم ساڵ کە لە ئیستاشدا ڕاگەیاندراوە دوادەخرێ بۆ مانگی 10. ڕامی مالیک ئەکتەری ئەمریکی میسری و براوەی خەڵاتی ئۆسکار یەکێکی دیکەیە لەو ئەکتەرە بەناوبانگانەی کە لە فیلمە نوێکەی جەیمس بۆندا ڕۆڵ دەگێڕێ. هەست دەکەم خەڵک تێڕوانینێکی بێوێنەیان دەبێت بۆ ئەوەی کە من ڕۆڵی کێ دەبینم و چۆن ڕۆڵەکە دەبینم. تێچووی بەرهەمهێنانی فیلمەکە بڕی 200 میلیۆن دۆلارە. خاوەن سینەماکان بە هیوا بوون فیلمی کات بۆ مردن نیە دەستپێک و هۆکارێک بێ بۆ گەڕانەوەی خەڵک بۆ هۆڵی سینەماکان. پەتای کۆرۆنا زیانێکی زۆری ڕوبەڕووی پیشە و بازرگانی فیلم کردووەتەوە لە ساڵی 2020دا. لە ئەمریکا و کەنەدا 80% بلیت فرۆشەکان پیشەکانیان داخستووە و هەروەها هۆڵە زەبەلاح و زەنجیرەیەکانی سینەما وەک AMC ئێنتەرتەینمنت و سینێوەرڵد و سینەما مارک هۆڵدینگ زیانێکی زۆریان بە خۆیانەوە بینیوە. ڤایرۆسی کۆرۆنا هێشتا لە زۆر ناوچەدا خەڵک بە زۆری تووشەکە، لەوانە لە بازاڕی سەرەکی لۆس ئانجلس پێدەچێت ستۆدیۆکانی هۆڵیوودیش پێیان خۆش نەبێ گەورەترین فیلمەکانیان ڕەوانەی هۆڵەکانی سینەما بکەن. زۆرێک لە سینەماکان داخراون و ئەوانەشی کە کراونەتەوە لە ژێر سنوور و کۆتوبەندێکی زۆردا کار دەکەن. بەفراوی نووری، دەنگی ئەمەریکا.